هەنگاوەکانی نزیکبوونەوەی سێلایەنە ئیسلامیەکە ڕۆژ لە دوای ڕۆژ چڕتر دەبێتەوە. سەردانی مامۆستا عەلی باپیریش بۆ پارێزگای هەڵەبجە مەڵبەندەکانی بجووتنەوەی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی بەسەر کردەوە بۆ زیاتر قوڵبوونەوەی برایەتی و کاری هاوبەشی ئیسلامی لە نێوان ئەو سێ لایەنەدا. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوەیەکی هاوبەشی لەگەڵ کارگێڕانی هەر سێ مەڵبەندی حیزبە ئیسلامیەکە ئەنجامدا. کۆمەڵی ئیسلامی دەڵێت لە پایتەختی ئاشتیەوە بە فرسەتیان زانیوە ئەو کۆبوونەوەیە بۆ ئەمیری کۆمەڵ ساز بکەن و هەنگاوەکەش ڕەنگدانەوەی کۆبوونەوەکەی سلێمانیە کە لە ئاستی باڵادا ئەنجام درا. وەک دەستپێشخەریە کە پایتەختی ئاشتیە حەزمان کرد ئەم سێلایەنە لێرەوە لەسەر ئاستی مەڵبەند لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر ئەو کۆبوونەوەی بکرێت کە ڕەنگدانەوەیەک بێت بۆ ئەو کۆبوونەوەی لە کۆتایی ساڵی 2016 کرا کە ئەمڕۆژ سەرەتای ساڵێکی نوێیە. بەڕاستی ئەمەش وەکو هەلێکمان زانی کە ئەم سێلایەنە ئەمڕۆ کۆبوونی ساز بکەن و ئینشەڵا ئەمەش ئومێدبەخش دەبێت. هەر سێلایەنە ئیسلامیەکە بەجددیەوە دەڕوانە هەنگاوەکانی نزیکبوونەوە. بەرپرسی مەڵبەندی پێنج یەکگرتووی ئیسلامی دەڵێت کار دەکەن بۆ ئەوەی قۆناغ بە قۆناغ لە پرۆژە و کاری هاوبەشەوە بەرەو یەکگرتن هەنگاو بنێن. ئێمە هەر سێلامان بەجددی لەگەڵ ئەم پرۆژەیان و هەر سێلایشمان هەنگاوی لەگەڵ ئەنێن بە پلە بە پلە و قۆناغ بە قۆناغەتا یەکگرتنی هەر سێ لایەنە ئیسلامیەکە و ڕێکخراوەکانیش و هەر تەمان بەپێی ئالێت و بە گونجانی وەزع و بارودۆخی سیاسەکە هەنگاوەکان ئەکەونە جێبەجێکردن. بزوتنەوەی ئیسلامیش لای خۆیانەوە دەڵێن کۆبوونەوەکان بەردەوام و نزیکبوونەوەی ئەم سێلایەنە ئیسلامیە بەرەمی ماندووبوونی چەندین ساڵە. ئاشکراشی دەکات لە چەند مانگی داهاتوودا سێلایەنە ئیسلامیەکە هەواڵی دڵخۆشکار ڕادەگەیەنن. دیارە ئەم نزیکبوونەوە بەرهەمی مانووبوونی چەندین ساڵە هەموو لایەنەکان هەوڵمانداوە ئینشاڵڵا ئێستا نزیکبوونەوەیکی باش هەیە هەوڵیش ئەدەین لە ئایندە ئێستاتێ کۆبوونەوەکان بەردەوامی هەیە هەموو لایەنیەتی باشی هەیە پشت بەخوای گەورە لە ئایندەیەکی نزیکە بەرنامە و شتی دڵخۆشکەری زیاتر هەیە لە هەر سێ لایەنە ئیسلامیەکە بۆ جەماوەری کوردستان و موسڵمانانی جیهان. ئاماژەکان بۆ نزیکبوونەوە و تەنانەت یەکگرتنی سێ حیزبە ئیسلامیەکەی کوردستان کۆمەڵ و یەکگرتوو و بزوتنەوە وردە وردە دەردەکەون. لە یەکەم کۆبوونەوەشدا بە بەشداری کەسی یەکەمی لایەنە ئیسلامیەکان دەستەیەکی باڵای کاری هاوبەش لە نێوان ئەو سێ لایەنە ئیسلامیە ڕاگەیەنرا. وەک بەرپرسانی ئەو سێ لایەنە ئیسلامیەش دەڵێن هەنگاوی زیاتر بۆ نزیکبوونەوەیان دەنێن و کۆبوونەوەکانیش لەو پێناوەدا بەردەوامە و چاوەڕوانی ئەنجامی دڵخۆشکەر دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.